کۆپی ڕەشنووسی پرۆژە یاسای نەوت و گاز لە ساڵی 2007 نووسراوەتەوە لەلایەن حکوومەتی فدراڵیەوە، بەڵام تا ئێستا کار بۆ ڕەشنووسە نەکراوە و هەروە لە پەرلەمان دەنگی لەسەر نەدراوە. ساڵی 2011 هەندێک دەستکاری کراوە. هەرێمی کوردستان تێبینی هەیە کە ئەو پرۆژە یاسایە دەبێت بە لە بەرچاوگرتنی داواکاریەکانی هەرێمی کوردستان بێت، پارێزگاکانی بەرهەمهێنەری نەوتیایدا سەرپشک بن. بەڵام ئیتر داهاتووی ئێمە بەچی دەکات؟ شاندەکان هەر بەردەوامن لە گفتوگۆکردن و هەرێمی کوردستان داوای مافی یاسایی و دەستوری خۆی دەکات. میوانێکمان لەسەرم بابەتە ئامادەیە لە سۆرانەوە لەگەڵمان دەبێت بەڕێز دکتۆر هێمداد فەیسەڵ، پسپۆڕی یاسای نەوت لە سۆرانەوە. بەخێر بێی دکتۆر هێمداد. دکتۆر شەو باشتر بخێراتیش بۆ کوردستان 24. سەرەتا وەک پسپۆرێک چۆن دەڕوانە ئەم یاسایە پێویستە هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەر ئەم بابەتە بکاتن؟ ئەم کاتێەوەی بەڕێز باش، زۆر سپاس بۆ ئەم میوانداریە. هەڵبەتە وەکو ئاماژتان پێدا پرۆژە یاساکان تا ئێستا کە پێشتر دوو پرۆژە یاسا ئامادەکرا بوو، بەڵام لە پرۆژە یاساکان بەڕاستی دەتوانین برین جۆرێک لە عیبە لە شەرمەی پێوە بوو بۆ وڵاتێکی وەکو عێراق کە خاوەنی 100 لە مێژووی تەعامولکردنە لەگەڵ نەوت و گازە یاسایەکی بەم شێوەیە هەبوێت. ئەو کاتی پرۆژە یاساکان بۆ ئەوە ئامادەکرابوون بەڕاستی کە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان احتیوا بکرێت لە تەعامولکردن لەم سێکتەرە، و ئەمەش بەرمەبنای ئەمە بۆ هۆی ئەوەی کەوا پرۆژە یاساکان لە پەرلەمان خوێندنەوەی بۆ نەکرێت و تەسویتی لەسەر نەدرێت، چونکە بە تەواوی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانی پێشێل کردبوو، فەلەبەرەوە سەرکەوتوو نەبوون. و ئێستا پرۆژە یاسایەکی تر ئامادەکراوەوەی کە ئێستا با بڵێین بە شێوەیەک لە شێوەکان دزەی پێکراوە لە وێبسایتەکان یاخود لە مواقع ئەلکترۆنیەکان، بە هەمان شێوە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانی تێدا پێشێل کراوە. بێجگە لەمەش کۆمەڵێک ثەغەراتی قانونی تایە لە پرۆژە یاساکە کە 3 موئەسساتی سەرەکی هەیە لەم سێکتەرەکەوانیش بریتیا لە مەجلیسی ئیتیحادی نەوت و گاز، وەزارەتی نەوت و با بڵێن وەزارەتی نەوتی عێراقی، لەگەڵ هەروەها با بڵین شەریکەی نەوتی وەتەنی. ئەگەر تەماشای تایبەتمەندیەکانیان اختصاسەکانیان بکەین لەم پرۆژە یاساییکەوە ئێستا ئامادەکراوە، تەعاڕوزێک هەیە لە اختصاسەکانیان، لە زۆر شوێن تەعاڕوز هەیە لە نێوان اختصاسەکانی ئەم 3 موئەسسەیە. و بە هەمان شێوە لەم پرۆژە یاسایی کە ئێستا با بڵین بە شێوەیەکی نافەرمی بڵاو بۆتەوە، هەم دیسان مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانی تێدا زەمانەت نەکراوە، ئەمەش دیسان دەبێتەوە مشکیلەیەک گرفتێکی تر دروست دەکات لە دەوڵەتێکی وەکو عێراق کە پێ دەوڵەتی فیدرالی. باشە، پێتان وایە کە هەرێمی کوردستان چۆن لە چوارچێوەی حکوومەتی عێراقی فدراڵدا بتوانێت داوای ئەو بابەتانە بکات کە خۆی لە بەرچاوی دەگرێت لە پرۆژە یاسای نەوت و گازدا؟ وەکو دەزانین هەرێمی کوردستان بەر لە حکوومەتی عێراق یاسای نەوت و گازی لە پەرلەمانی کوردستانیشەوە دەرکردووە. چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسەدا دەکات؟ بەڵێ هەنگاوەکانی حکوومەتی ئیتیحادی هەر لە سەرەتاوە کە بە ئاراستەی دەرکردنی یاسای نەوت و گاز بوو، زیاتر مەبەستەکە بۆ وەکو ئاماژەم پێدا بۆ کەمکردنەوەی دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو لە تەعامولکردن لەم سێکتەرە. ئەوەی کەوا گرینگە هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە خۆشی پرۆژە یاسایەکی هەبێت پێش چوونە ژوورەوە لە هۆڵەکانی پەرلەمان و خوێندنەوە لە ئەم پرۆژەیە کە ئێستا هەیە لە دەرەوەی هۆڵەکانی پەرلەمان بتوانێت جۆرێک لە ڕێککەوتن لەگەڵ کوتلە سیاسیەکان بکرێت، چونکە دۆخی هەرێمی کوردستان لە تەعامولکردن لەم سێکتەرە لە ئێستادا زۆر جیاوازە لەگەر ساڵێک بەر لە ئێستادا. بۆیە ئەبێ خوێندنەوەیەکی واقعی بۆ دۆخە بکەین. هەرێمی کوردستان هەموو ئەو دەسەڵاتانەی کەوا ساڵێک بەر لە ئێستا هەیبوو لە تەعامولکردن لەم سێکتەرە نەیماوە. خۆتان ئەزانن لە ئێستا لە داخرانێکدایە، ئەویش دوای دەرچوونی قەرارێکی مەحکەمەی ئیتیحادی سەبارەت بە نادەستوریەتی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان کە ئەمە خۆی لە خۆیدا قەرارێک بووە توانین بڵین تا ڕادەیەکی زۆر شێوازێک لە شێوازەکانی دوژمنکاری عیدوانی پێوە دیار بوو، چونکە ناکرێتەوە تەواوی یاسایەک بە نادەستوری لە قەڵەمدەی لە کاتێکدا لە مادەی 121 دەستور مافی داوەتەوە هەرێمی کوردستان کەوا ممارەسەی اختصاساتی تەشریعی تەنفیزی قەزایی خۆی بکات. گریمان بەشێک لە مادەکان نادەستوری بوون، بەڵام هەموو مادەکان نادەستوری نینە.
بۆیە دەرچوونی بڕیارێکی لەم شێوەیە وای کرد کە هەرێمی کوردستان بکەویتە ئەو دۆخی کە ئێستاتیایە و بە دواتریشدا قەراری محکەمەی تحکیمی پاریس سەبارەت بە هەنادەکردنی نەوتی هەرێمی کوردستان کە ئەم دیسان دۆخەکەی لە هەرێمی کوردستان قوڕستر کرد بۆیە ئەوەی کە لە ئێستادا ممکنە هەرێمی کوردستان دکتۆر ئێستا گفتوگوکان لە بەغدا ئەنجامی بدات ئەوەیەکەوە دکتۆر گفتوگوکان ئێستا لە بەغدا گەرمن سەرقاڵی ئامادەکردنی ڕەشنووسی نەوت و گازن لە عێراق بە پێی دەستور عێراق وڵاتێکی فیدراڵە پێویستە وڵاتێکی فیدرال چ جۆرە یاسایەکی نەوت و گازی هەبێتن بەڵێ دیارە دوای 2003 لە عراق فۆرمێکی نوێ لە دەوڵەت هاتەکایەوە کاویش فیدرالیت بوو لەسەرا تاترین و سادەترین بنەمای فیدرالیت بریتێلەوەی کەوا دەسەڵات دابش بکرێت لە نێوان حکوومەتی ئیتیحادی و هەرێمەکان و باشترین و بەهێزترین جۆری فیدرالی و بە تەجروبەش سەلمێنراوە کە بەردەوام بێت ئەوەیە کەوا هەرێمەکان دەسەڵاتی زیاتریان هەبێت لە حکوومەتەی ئیتیحادیەکان و ئەمەش بە واقع سەلمێنراوە هەروەکو لە وڵاتی ئەمریکا وەکو کەنەدا بەم شێوەیە هاوڵاتیانی هەرێمە فیدرالیەکان سەرڕای جیاوازی زمان کەلتور نەتەوە هەستی ئینتیمایان بۆ دروستە بێ بۆ حکوومەتی ئیتیحادیەگەر بەم شێوەیە بوو و بە پێچەوانەکەی کاتێک زۆرترین دەسەڵات لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە قۆڕق کرابوو کەمترین دەسەڵات درا بۆ هەرێمەکان ئەوە ئەو فیدرالیەتە بڵێن هەڕەشەی لە ناوچوون و نەمانی لەسەرە حکوومەتەکە بەرەو حکوومەتێکی مرکزی دەڕوات بۆیە ئەو یاسایی کە پێویستە لە دەوڵەتێکی و فیدرالی وەکو عێراق لە بواری نەوت و گازە دەربچێت ئەوەیە کەوا مافی هەرێمی کوردستان کەوا بە گوێرەی دەستور کە ئاماژەی پێدراوە لە مادەکانی 111 112 تێدا دەستەبەر بکرێت هەرێمی کوردستان مێژوێکی هەیە لەگەڵ ئەم سێکتەرە سەرڕای هەموو تێبینیەکانمان و هەموو کەم و کورتەکان کە هەیە بووە لەم سێکتەرە بەڵام تاڕادەیەک سەرکەوتوو بووە ئێمە باوا نەزانین باڵین سێکتەری نەوت و گازی عراقیش بێ مشکیلەیە کۆمەڵ گرفتێکی هەیە کە بەو پرۆژە یاسایی کە ئێستا ئامادەکراوە ممکن نییە ئەو مشکیلانەیە ئەو گرفتانەی کەوا ئێستا سێکتەری نەوت و گازی عراقی پێدەناڵدرێت چارەسەر بکرێت زۆر باشە دکتۆر ئەگەر ئەم ڕەشنووسێک کە پەسەند کرا ڕنگدانەوەی بنەماکانی فدرالیەت نەبوو لە عراقتا بە تایبەتی لە بەرچاوگرتنی مافی پارێزگاکانی بەرهەمهێنەری نەوت یا هەرێمی کوردستان بینیمان لە ڕابردوشدا دادگای باڵای فدرالی دژ بە یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان بڕیاری دەرکرد ئەو کاتە چی ڕوودەدات مەترسیەکانی چی دەبن بێ لە بەرامبەریدا چۆن هەڵوێست وەربگرین وەکو هەرێمی کوردستان بەرێ دیارە هەڵبەتە ئەگەر ئەو پرۆژە یاسایە بەم شێوە پەسەند بکرێتەنە هەڕەشە نیە بۆ سەر هەرێمی کوردستان هەڕەشەیە بۆ سەر پارێزگا بەرهەمهێنەرەکانی نەو وەکو بەسڕە چونکە با بڵێن پارێزگاکانیش وەکو هەرێمی کوردستان شوێنیان کراوەتەوە لەم پرۆژە یاسایە بەکەمتر لە هەندێک لە دەسەڵاتدا و ئەمە مەترسیەکە بۆ سەر پارێزگاکانی تریش کە لەم داهاتوودا ئەگەری دۆزینەوەی نەوتیان تیا هەیە بێجگە لەمە هەڕەشەیەکە بۆ لە ناوچوونی سیستەمی فیدرالی لە عێراق کە ئەمەش دواتر عراق بەڵەو دەوڵەتێکی مەترسی دەبات بنەمای دیموکراتیتیانایەڵێت و هاوڵاتیانی هەرێمی کوردستان یاخود باڵین هەرێمی کوردستان حەز بەوە ناکە کەوا لە چوارچەوەی دەوڵەتێکە مافەکانی پارێزراوە بۆیە هەرێمی کوردستان زۆر گرینگە پێشەوەی پرۆژە یاساکە لە پەرلەمانی عراق خوێندنەوەی لە بۆ بکرێت لە دەرەوەی هۆڵەکان لەگەڵ کوتلە سیاسیەکان پرۆژەیەکی خۆی هەبێت مافە دەستوریەکانی خۆی تێدا شوێن بکرێتەوە و قناعەت بە کوتلە سیاسەکان بێنێت کە پرۆژەیەکی لەم شێوەیە لە قازانجی تەواوی گەلانی عراقا دواتر هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی فعلی بەشدار دەبێت لە بەرەو پێشبردننی ئەم سێکتەرە بە پێچەوانە ئەم سێکتەرە بەرەو باڵین دواکەوتن یاخود ئەو کۆمەڵە گرفتانێک کە ئێستا هەیەی زیاتر نەبێت چارەسەر نابێت دکتۆر هەمیشە بەپێی ئەو مێژوەیە کە هەیە ڕێککەوتن لە بەغدا لەرزووکن ئەو پەیمانانەی کە لە بەغدا واژوو دەکرێن لەرزووکن ینی لەسەر مێزی دانوستاندنە ڕێککەوتنامەکان واژوو دەکرێتن بەڵام لە ئەمری واقع جێبەجێ ناکرێتن نمونەیەکی زیندوش ئەو ڕێککەوتنامەیە کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کرا لەبارەی بەشە بودجەیە شایستەدارەکانی هەرێمی کوردستانە لە پەرلەمانە شتێکی تر کرا جێبەجێ نەکرا کەواتە ئەگەر داواکاریەکانی هەرێم لە ڕەشنووسی یاسای نەوت و گاز جێ نەکرانەوە پەسەند نەکران
پێویستە کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان چی بکاتن چۆن منفەزێک بۆ هەناردەکردنی نەوتی خۆی ببێنێتەوە. لە ئێستادا هەرێمی کوردستان وەکو ئاماژم پێدا لە داخرانێکدایە بەڕاستی جێنەبوونەوەی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لەم پرۆژە یاسایە دۆخەکە ئاڵۆستر دەکات. هەرێمی کوردستانەوەی بەدەستی دەمێنێت بایکۆتکردنی پرۆسی سیاسی لە عێراقدا و بە پێچەوانەوە جێنەکردنەوەی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان خەتەریاتێکە ترسناچێکە بۆ سەر تەواوی قوارەی هەرێمی کوردستان کە لە دواتر دەکرێت هەنگاوی تر بگرنە بەربەرەو کەمکردنەوەی مافە دەستوریەکانی تر لە سێکتە بوارەکانی تری هەرێمی کوردستان کە دواتر بەرەو تەواوی لە ناوچوونی سیستەمی فیدرالیە لە عێراق. بۆیە حتا یعنی دەکرێت هەرێمی کوردستان لەگەڵ کوتلە سیاسەکان یاخود لە ڕێگەی باڵیۆزخانەکان بتوانێت مافە دەستوریەکانی خۆی شوێن بکاتەوە وەئیلا هیچ منفەزێکی تر نییە بۆ هەناردەکردنی هەرێمی کوردستان چونکە خۆمان دەزانین لە ئێستادا تاکە منفەز تورکیا بۆ هەناردەکردن خۆشتان زان بەپێی قەراری تەحکیمی پاریز هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئیلا بێت بە ڕەزامەندی دەوڵەتی عێراقی بێت ئەگەرنا ناکرێت هەرێمی کوردستان نەوت هەناردە بکرێت ئەوەی کە ئێستا دۆخەکەی بەو شێوەیە بەڵام ئێمە گەشتبینین کە وا جۆرێک لە ڕێکەوتن بکرێت سەبارەت بە نەوت و سێکتەری نەوت و گازی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەشێک لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان تێدا شوێن ببێتەوە بە تایبەتی ئەمە لە ڕابردوودا کۆمەڵێک گرێبەسمان کردووە کە نزیکە 6 گرێبەستن ئەگەر هەرێمی کوردستان دەسەڵاتی بمێنێتەوە بەسەر ئەو گرێبەستان چکەم گرێبەستانە بۆ ماوەیەکی بۆ ماوەی 30 بۆ 35 ساڵن دوای ئەم کۆتایی هاتنی ئەم گرێبەستانە دەکرێت دۆخێکی تر لە عێراق دروست ببێت کە وەکو چۆن لە ڕابردوو پێگەی هەرێمی کوردستان بەهێزتر بوو لە عێراق هەم دیسان باڵانسەکە گۆڕانکاری بەسەردابێت دۆخێکی تر بێتە ئاراوە ئەو کاتی ئەو کات بۆ هەرێمی کوردستان دۆخەکە لە بارتر بێت بتوانێت دووبارە پێداچوونەوە هەموارکردنەوەی یاسای نەوت و گازی کە ئێستا ئەو پرۆژەی کەوا ئێستا هەیە ئەگەر ببێتە یاسا دووبارە هەموار بکرێتەوە لە داهاتوودا. زۆر باشە دکتۆر دەست خۆش دکتۆر هیمداد فەیساڵ بسپۆرە یاسایە نەفتێ لە ئیدارە سەربەخۆی سووران گەلمەوەی گەلێکی سوپاس هەر بژی دکتۆر. زۆر سپاس.